چەند شاحینەیە؟ دە شاحینە زۆر باشە. یەکی دە دەفتەری خێری تایە؟ طبعا هەر شاحینەی قابلە نەبابێ تیادی چیە با کارتۆنی هێلکە 5,000 بچێتە سەر وەنی قابلە خەڵک ڕۆژی کارتۆنی هێلکە بخوا خەڵک بە هەموو شتێک ڕازیە من خەمم نییە. چی بووە چی بووە؟ پاشا چێتی؟ پاشا نەخۆش کەوتووە. پاشا نەخۆش کەوتووە؟ ئێوە بەچ دیتانە؟ خوایە پاشای چی دێنێ؟ خوای چی دێنێ؟ بەبزەم پاشا نەخۆشە. هەڵۆ 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 لەکوێی؟ فەرموو قوربان ئەمریکا. بەڵێ قوربانی چی بە پێی ناوەکە وایە هەڵۆ ئەبوو کە باڵم کریتە بە 1 سانە بگەشتای تێرە بەڵام دوای 2 ساعت بۆ مەگەی ئەمریکا قوربان. پاشا نەخۆشە. چی؟ جۆ بگرە لە 5 دقیقە ئەبێ ڕاکەی دکتۆر فەریدم بۆ بگەینتە ئێرە. شڵا چاکە بێ دوعای خێری بۆ. چوار خولێکمەوە دەڕاکە. باشە بەسەر چاو قوربان. پاپی بڵێ پاشا چا بێتەوە؟ چاگە بێتەوە کوڕی من خوا گەورەی ئینشەڵا. پاپی تەلەفۆنێ بۆ دایکم بکەم. نەکەی ئەمان نەکەی تەلەفۆن بۆ دایکێ بکەی ئەو لە ئەنتاڵیایە با جەوی لێ تێک نەچێت ئێستا بزانێ پاشا نەخۆشە بەخوای زێت جەڵدە لێ خوا پاشای چی دەدێ. کاکا تۆ لۆ لە من ناگەی برام کورە برام ئەمن بەس ئەو مانگەی 100 نەخۆشم نارتەکەنێت و کەمە 100 نەخۆش کاکە ئەدی کو برامە لەگە ئەولاژ اتفاقم کرد ئەوان زیاد دەکەن ئەگە زیاد نەکەی بەخوا یەک نەخۆشم نانێرمەکردنی ناوەڵڵا ئەوزە کەیفی خۆتە فکری خۆت بکە و جوابم بدەوە. تا دووریژە مەرحەبا. دوای قسە لەگە دەکەمەوە جارە میوانمێ دەیق فکرکەوە جوابم بدەوە. کاکە محەممەد بەخێر بێ. ژکات و زۆژیان بە قوربانە بم فرای کوڕەکەم کە خەریکە ئەمرێ. قەندۆ ئەرە بە خازۆ هیلاکە. کورە کاکە ئیزعافەکەت بگرت با بدینە. بە قوربانیم دکتۆرجان بام دەم و دەستێ ئیزعافم لەکوێ بۆ پێیاکرێ. لا حول ولا قوة إلا بالله. هەستە بابڕ. سلام علیکم. وعلیکم دکتۆر گیان چۆنی؟ باشی کاکە بە قوربانم فریاکەوە با بڕۆین. چیەوە؟ کورە براداغا وەزی زۆر پەرێشانە. یعنی جەڵتەنەیدا لە کۆل منتیقی بووە؟ ئەگە لەدەم بێ قسە جوانکە. کاکە بە قوربانی بم بۆ کوێ بی من کوڕەکەم خەریکە ئەمرێ برای باوکم دکتۆر بە قادری خوا. ئەوە کوڕەکەی قەندۆ زۆر نەخۆشە. کوڕە فەقیرە کوڕە هەژارە شام بە قوڕەکانە هەلە ڕای ئەو خوایە دەچم بەس عیلازش دەکەم و دێمەکە. کورە پاشا نەخۆشە پاشا. پاشا نەخۆشە؟ چۆن؟ نابی پاشا نەخۆش بی دەبی پاشا تەمەند درێژ بی نابی بلێ بشکۆخی بەس کوڕە فەقیر خوا ڕەحمی پێ بکە بە تەمای خوای چاوەڕێ ڕەحمی خوای. دکتۆرجان ئەی قەندۆ کورە درەنگە با بڕۆین کاکە. ئەخر یەک چشتەیە با پێت لێم کاکە ئەوە ئیختیساسی من نێ مەوزوعی پاشای کاکە ئەوە لە بەخاتری مراداغای جارەکەی دە من دەرجەکەم لێدا بیبنە دکتۆری مختەس. کورە کاکە گیا مراداغا اختصاصی اختصاص نازانێ درەنگە با بڕۆین. کاکە ئەتو قەندۆی نییە ببەکن دکتۆر سم کۆی دکتۆرەکی زۆر بەجەرگە. ئەی قوربە سەرم لەم دکتۆرە